بسم الله الرحمن الرحیم سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم کە لە دیدارشی تایبەت دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بەڕێزان و خۆشەویستان بابەتی زەکات یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان بە تایبەتی لە مانجی ڕەمەزاندا کە عادەتی بەوە گرتووە ئەوانەی کە خوا پێداون لەو مانگەدا زەکات لە ماڵەکانی خۆیان دەردەکەن جا لەم بەرنامە تایبەتەدا دەپرسم گرنگی زەکات لە ئیسلامدا چییە؟ ئایا ئەوانەی کە خوا پێداون لە زەکات بترسن بەوەی کە ماڵەکانیان کەم دەکات یاخود ئەوە یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام و پایەکانی ئیسلام کە چەندە گرنگی هەیە بابای موسڵمان ئەم بابەتە جێبەجێ بکە و زەکات لە بۆ هەژار و نەدارەکان کە چاویان لەوەیە خوا پێداوەکان زەکاتیان پێ بدەن و ئەو سنفانە چێن کە زەکاتیان پێدەچی و ئەو مڵک و ماڵانە چین کە زەکاتیان دەکەوێتە سەر من ئەم بەرنامە لە خزمەتی جەنابی دکتۆر لوقمان جامیعی و ئەندام لە لیژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان لەگەڵم دەبێ زۆر بە خێراتن دەکەم جەنابی دکتۆر یاخوا بە خێر بێ دەخوا مەوفق سەلامەتی مەشسپاسی جەنابتان دەکەین لەسەر ئەو دەرفەتە و وتمانە و سیقە زیاتر بەیەمەکە و بابەتە ئینشاءڵڵا پێکەوە تاتوو لە خزمەتت دەبین جا لەبەو دەواازەی چوونە ناو بابەتەکەمان دەپرسم گرنگی زەکات لە ئیسلامدا چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين گرنگی زەکات بەڕاستی لەوە دەردەکەوی ئەمە دیارە پێنج بنچینەمانەیە کە پێ دەگوترێت بنچینەکانی ئیسلام لە دوای شەهادەی لا إله إلا الله محمد رسول الله و نوێش یەکسەر زەکاتێک کەواتە بنچینەی سێمە اینجا ئەو بنچینەیە بەڕاستی دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکەوە لایەنی بەندایەتی و عیبادەتە ڕەهەندێکی دیکە پەیوەندی بە مال و سەروەت و سامانوەیە دیارە ژیانی ئینسانیش بەڕاستی هەمووی پابندە بە مال لەبەرەوە ڕەب العالەمین دەفەرمێ وەلا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما وارزقوهم فيها واكسوهم وقولوا لهم قولا معروفا لەبەر گرنگی مال خۆی پەروەردیگار دەفەرمێ ئەو سەروەت و سامانەی خۆتان نەدەنە دەست ئینسانی سەفیه کە نازانی چۆن هەلسوکەوت لەگەڵ پارە و پول و سەرۆت و سامان بکە تەنانەت تەفەرمێ ئەو مالەی کەوات و سەرپەرشی مەسەلیەتی مەکە منداڵەکە دەکەی کە مالەکەی لە ژێردەستی تووە مالەکەی وا سەرف نەکە لەو منداڵە نەی فەرمە وەرزقوهم منها فەرمووی وەرزقوهم فيها یعنی حەول بەگەڕ بێخە ناویش لە بەرهەمەکەی مەصاریفی ئەو منداڵە بکێشە ئەوە بەڕاستی یعنی کەواتە لە بۆمان دەردەکەی ئەو مالە زۆر گرینگە اینجا خالی دووەمین کە با بڵێن مال کە ئەوەندە گرینگە بەداخەوەش یعنی خۆشەویستیشە لە لای ئینسان یعنی زوینە للناس حب الشهوات من النساء والبنين لە پاشان والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة بەڵام ئینسانی مسلمان کە ئیماندارە و خواناسە و باوەڕ و قەناعەتی بە قورئان و فەرمایشتە جوانەکانی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وەسەلام بەیەقینەوە دەزانی کە خوای پەروەردیگار شتێکی واجب کردووە لەسەر مسلمانان ئیلا ئەوە سوود و قازانجی هەم دنیایشی دەبی هەم قیامەتیشی دەبی جا لەوانەیە یعنی ئەو پرسیارت نازام لەوانە هەر بکرێ ئەو دەوڵەمەندانە چیان پێ بڵێن زۆر جار جەنابی مامۆستا یعنی دەوڵەمەندەکان ترسیان لەوە هەیە کە زەکاتی ماڵەکەی بدا ئەوە ماڵەکەی کەم دەکات شتێکی دیکە هەیە کە خەناعەتیان پێبینی نەخێوانیە و نموزەجی زۆرەکە بەرەکەت دەکەوێتە ماڵەکەی ئێمە ئیمانمان بەخوا و بە فەرمایشتەکانی خوای گەورە و پەروەردیگار و پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە دەربارەی مال دەفەرمێ وما أنفقتم من شيء فهو يخلفه هەر شتێک ببەخشی لە پێناوی خوا فهو يخلفه بفاء ترتيب تعقيب يعني مباشرة دوای ئەو وهو خير الرازقين اینجا سەروەرمان دەفەرمێ ما نقص صدقة من مال قد مال بە صدقة کەم نابێتەوە اینجا فەرمایشێکی دی صحیحمانەیە کە ئیمامی بوخاری و مسلم بۆمان ڕیوایەت دەکەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ما من يوم يصبح العباد فيه إلا ملكان ينزلان فيقول أحدهما اللهم أعطي منفقا خلفا ويقول الآخر اللهم أعطي ممسكا تلف ڕۆژانە هەموو بەیانیان دوو مەلایکەتی خوای پەروەردیگار دادەبەزێ هەردووشیان دوعا دەکەن یەکیان دەڵێن خوایە ئەوەی کەوا سەرۆت و سامان مالیە دەبەخشی لە پێناوی تو خوایە مالی بەرەکەتدارکە ئەوەی تریان دەفەرمێ ئەوەی قورچۆکە و ڕەزیلە و مال دەگری خوایە مالی بە تەلەف بە و لە نابووبە ئینجا هە کەلیمەی زەکات فەلسەفەی زەکات هەندێک لە زانایان دەڵێن دوو واتە هەیە واتایەکی مادیە واتایەکی معنەویە واتە مادیەکە ئەوەیە کەلیمەی زەکات یعنی زیادە هەندێک لە زانایان دەڵێن یعنی ئەو مالەی کە تو دەبەخشی ئەسڵەن هە زیادەیە یعنی وا نییە بڵێ وەڵای هەندێکشی دەڵێن نا مال پێ زیاد دەبی
یعنی کەواتە ئەوەش یەکە لە واتایەکانی کابی نەترسێ لە زەکات ایندا ئەوەی واتە ڕۆحیەکە معنەویەکە کە گەلک گەورەتریشە لە واتە مادیەکە خی گەورە بە پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها بەو مالە ئەو دلە پاک دەبتەوە خاوین دەبتەوە دەبتە مای ئەوەی فەقیر و هەژارەکان لێ قەوماوەکان دوعای خێرت لە بۆ بکەن کەواتە تو مرتاح دەبی دڵخۆش دەبی دڵت خاوین دەکەوە پاک دەکەوە اینجا ئاسی دینداری خواناسی خواپەرستی زیاد دەبی اینجا زەکات و مالبەخشین بەڵێ لەسەر ئینسان لا دەبە الصدقة تدفع البلاء ئەدی لە قیامەت لە هەموو خۆشتر قیامەتە خی گەورە لە سوورەی مؤمنون دەفەرمێ قد أفلح المؤمنون کۆمەلە کەسانێک باز دەکا یەک لەوان والذین هم للزكاة فاعلون لە کۆتاییەکە چ دەفەرمێ أولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون يرثون الفردوس هم فيها خالدون ئەوانە میراتگیری بەهشتن یعنی نەک باشتشی سادە بەڵکو فردەوس کە جێگەی پێغەمبەرانە سەلات و سەلامی خوان لەسەر بێ ئەوانە جێگان فردەوسە ئێدێ باشە خواگەر نیعمەتێکی خوا بی ئەوها بەو شێوازە هەم مال پێ زیاد ببی هەم مەلایکە دوعات لە بۆ بکە هەم بتەوەی ئەوەی کە دەفعی بەلابی لەسرد هەم لەولاش فردەوس بەدەست بینی باشە چۆن مال نابەخشن بەڕاستی اینجا ئەگەر بڵین پێچەوانەکەشی باسکەین ینی بەڕاستی ئەدی ئەگەر ئەوەی نەیدا ینی ئەخۆبەی چییە ینی زۆر زاروا دەبی ئەو دەوڵەمەندە ئەو خوا پێداواتێ دەگەر لە دەفتەرەکە دووە ڕقەونی و نەدا ئەوە دەفتەرەکەی بۆ ماوە نەخێر زانایان دەڵێن طبعا ئەوەی نەدا ئینکار بکە هەر کافرە بە ئیتیفاقی هەموو مسلمانان بەڵام ئەوەی ئینکار نەکا لەبەر ڕەزیلی و قورسۆشی نەدا ئەوە یەکە لەو تاوانە هەرە گەورانەی بەڕاستی ئەنجامدا لە لای جمهوری مسلمانان مسلمانە لای ئەبوو حەنیفە و مالیک و شافعی بەڵام لای ئیمامی ئەحمەد تەنانە دەلێ ئەگەر نەشیدا لە ئیسلام دەردەچی بەڵگەی چییە دەفەرمێ خوای گەورە دەفەرمێ فەئین تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فإخوانكم في الدين یعنی ئەگەر نوێژ بکە و زەکات بدە لەو کاتی برای تۆ لە دین ئەگەنا برای تۆ نییە لە دین کەواتەیەکەچیان جێبەجێ نەکە کە زەکاتە زەکاتە کاتە دەلی لە ئیسلام دەردەسی بەڵام دەیان ڕئی ئەسەح لێ جمهورە بەس یەکە لەو تاوانە گەورانە ئەنجام دەدا ئەدی عقوبەی دنیایی یعنی ئەو دەلێ مالم بۆ دەمینێتەوە نەخێر پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ ولم يمنعوا زكاة أموالهم إلا منعوا القطر من السماء ولولا البهائم لم يمطروا ڕەواه ابن ماجه حديث حسن دەفەرمێ ئەگەر ئەوانەی زەکات لە مالی خۆیان دەرنەکەن دەبتە هۆکارێک بۆ ئێوە بەرەکەت لە عاسمان ڕابگیرێت چکە ڕزق لە عاسمانەوە فی السەماء رزقكم وما توعدون ئەگەر لەبەر ئاژەلەکان نەبی ئەسڵەن خوای گەورە هەر بارانیشیان بەسەردا نابارێنی حتا ئەگەر حکم بە قورئان بکرێ لە ڕووی شەرعیەوە طبعا ئەمە والعاملین عەلەیها ئەوانە زەکاتی کۆ دەکەنەوە لە قەولی قەدیمی مەذهبی ئیمامی شافعی لە قەولێکی ئیمامی ئەحمەد لەلای ئیمامی ئیسحاق ئەوانە چ دەڵێن دەبیت ئەو خەلیفەوە والی براگەورەی مسلمانان بەڕێگای ئەو والعاملین عەلەیها بچن زەکاتەکەی لێ بستێنن بە قووەت نیوەی مالیشی مسادەرە بکەن ینی ئەوەندە خەتەرە وەکو عقوبەیشی با بڵێم دنیای ئەدی عقوبەی ئاخرەت وەڵڵاهی دوو عقوبە لە بۆیان دانرا سبحان الله گەرەوە کۆتای قسەم بین خوای گەورە دەڵێ ئەو پارە چی لێتێ لە قیامەت دەشت طبعا دەشتە ناو جەهەنەم ئەو جێگایان جەهەنەمە ئەدی لە ناو جەهەنەم والذین يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون ئەو پارەیە ئەو سەروەت و سامانە دەبێت هەموو بە پۆلەی ئاگر هەموو بە پارچە ئاسنی گەورە و ئاگرەکە ئەو پارەکەیە بوویتە ئاسن ئەستا هەمووی لە ناو جەهەنەم سۆر کرایە ئینجا بەدە و چاوی لای پێشەوە لە تەنیشتانی لای پشتەوە حتا جسمی هەمووی دەتاوێنێتەوە دووبارە لە بۆی دەگەڕێتەوە عقوبەی دووەمین دەبێت بە چه ئەو مالە دەبێت بە عەزیایەکی زۆر گەورە مارێکی زۆر گەورە ئەو مارە خۆی لێ دەئالێنی دەوی خۆی دەکاتە ناو دەوی زبانی دەگری دەڵێ ئەنە مالوک ئەنە کەنزوک هەروەکو رب العالمین دەفەرمێ ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله هو خيرا لهم بل هو شر لهم سيطوقون ما بخلوا به يوم القيامة سيطوقون دەبتە تەوق لێری دالێت طبعا فەرمایشی صحیحی پێغەمبەری هاتووە عليه الصلاة والسلام دەربارەی ئەو دوو سزا عقوبەیە لەبەرەوە ئومێدم وایە ئینشاءالله خوا پێداوەکان بۆ مالیان بەرەکەتدار بی بۆ ئەو مالیان زیاد بی بۆ لە دەرد و بەلا دوورکەونەوە بۆ ئەوە خوای گەورە لەو جەهەنەمە ناخۆشە ڕزگاریان کە بە پێچەوانەوە فیردەوس
سل ئەعلا بە قسمەتیان بکە، یعنی نەک ئیلا زەکات بەڵکو بە زیادەش ئینشاءالله زەکات لە ماڵی خوان کەواتە ئێستا دەینە سەر ئەو ماڵ و سامانەی ئەو ممتەلەکاتەی کە کەسێکیتی چ مەرجێکی لەسەرە کە زەکاتی بکەوێتە سەر. دیارە کۆمەلا مەرجەکمانەیە، یەک لەو مەرجانە ئەوەیە الملک التام، طبعا دەبی ئەو مالە ملکی خۆت بی، ئەگە ملکی خۆت نەبی زەکات لێ ناکەوی. لێرە لەوانەیە پرسیار لەمان دروست بێ ئەرێ ئایا گەیەک دەرێ پرسیار دەکەم مالم حرامە ئەدی من زەکات کو بدەم، طبعا مالی حرام لەبەرەوە یە خۆی نییە، هەر دەبی هەمووی ببەخشی. چکە لە ڕووی شەرعیەوە تو بڵێن بۆ نمونە موسڵمانێکی کاتی خۆ زۆر حرام خواردیە و معاملە و تیجارەتی بە حرامت کردی، ئێستا تەوبەت کردیە، زانان دەلێت چ لەو مالە حرامەی بکەم، ئەو مالە حرامە دەبی هەموو ببەخشی، ئەسڵەن ئەوە هەریە خۆت نییە. ئەدەگەر مالت شوبهەبی ئستا کابرا بازار ئیش دەکەم وڵڵا هەندێکی حەلالە هەندێکی حرامە، دەلێت بە قەدەر ئەوەندەی کە گومان لێ حرامە ئەوی هەموو ببەخشە، ئەو تریشیان زەکاتی لێ دەربکە. کە دەلێن ملکی تام گەلە جااو پرسیارە دەکرێت لە ئایا قەرد خۆ ملکەشی سەتی خۆت نییە. ئێمە دەڵێن پارەی قەرد و زۆرە قەردمانەیە، قەردەکمانەیە پێی دەگوترێت قەردی مەرجوو، یعنی خۆت مەسەل پیاوشی دەوڵەمەندی دەفتەرێک دێ برادر دەی لە خۆت معاملە پێ بکە، هەر کاتێک داواش بکەی دەداتەوە، بەس و دلت پێی دەسوێ، دەتەوێت ئەجری قیامەت بەدەستبینی، ئەوە دەبی ساڵانە زەکاتی تو لێ بدەیت. ئەوە دەلێنە قەردێکی مسۆگەر. بەڵام هەندە قەرد هەیە ناکابرا حاسێ بووە نیتی یان هەر داگیری کردیە نایدا، ئەوە هەم عولەما دەلێن ئێستا زەکاتەکەی لێ نەدا، بەڵام کاتە کیناتەوە کەوتەوە دەستت ئەو کاتی زەکات لێ بدا. لە مەزەبی خۆمان کە مەزەبی ئیمامی شافعیە دەلێت زەکاتی هەموو ساڵەکان بدەیت، بەڵام لەلای ئیمامی مالیک و ئەبوو حەنیفە دەلێ ئەخر خەتە لە تو نەبووە ئەو پارە گەشە پێ نەکردیە، لێتیان داگیر کردیە، معقول نییە ئێمە زەکاتی ساڵانیان ڕابردوو هەموو بدەین. لەبەرەوە ئیمامی مالیک دەلێت نەوەک ئەو کاتێک کە بە قەردت داوە بەشێک لە حەوڵ ڕۆیشتی بیان بەشێکی باش لە ڕۆیشتی زەکاتی ساڵک لێ بدە. ئەسڵەن ئەبوو حەنیفە دەلێ دەبتە سەرەتای ساڵی نوێ، بەڵام زۆربەی زانانی ئەو سەردەما لەسەر قەولی ئیمامی مالیکن دەلێ قەردەکە ئێستا کە وەرد نەگرتوتەوە کاتە کە وەرد گرتەوە ئێستا زەکاتی لێ بدە. زۆر جاریش ئەو پرسیارە دەکرێت دەلێن ئایا ئەگەر ئێمە قەردمان لەکن خەڵک بی و قەردمانی شەبی بڵێ ئەوە لە مەزەبی خۆمان دەلێت دەبی هۆردوو لا زەکاتی لێ بدەن. لۆ دەلێ ئەوەی کە پارەی بە قەرد دەکەن خەڵکدانەیە ئەو دەبی بیدا چکە مالیکەکەی ئەو خاونەکەیتی، ئەوی تریان دەبی بدا لە بەرەو سوودی لێ وەردەگری، ئەنی ئەو بەگەڕێکی پارەکەی. بەڵام لە قەولی قەدیمی مەزەبی ئیمامی شافعی لەگەڵ مەزەبی ئیمامی ئەبوو حەنیفە و مالیک و لەگەڵ ئەحمەدیش ئەوان دەلێن نەخێر بەڵکو پارە قەردەکەی لێ کەم دەکەیەوە بە تەنیا خاوەن پارەکە زەکات لێ دەدا. بەڵام ئەوی تریان مەسەل بێن بۆ دوو دەفتەری هەیە، دەفتەرە قەردارە لە حەقیقەت و ڕاستیدا خاوەنی یەک دەفتەرە، لە بەرەوەی زەکاتی یەک دەفتەر دەدا نەک دوو دەفتەر. مەرجی دووەمین بەڕاستی گەشەکردنە، لەبەرەوە هەر مالەکە گەڕوات و مردوو بوو گەشەی نەدەکرد زیاد نەدەبوو، چکە فەلسەفەی زەکات گەشەکردن و زیادەکردنە، ئەو کاتی زەکات لێ ناکەوی. لەبەرەوە مەسەلمەدەین پیاوەک مارکتێکی هەیە دوکانێکی هەیە، ئەو دوکانە هەندێکی لێ ئەوکۆ ڕەفە و مێزەیە و کورسیە و دانراوە ئەوە گەشە ناکە، ئەوە سابتە. بەڵام ئەوەی گەشە دەکا کامەیە ئەوەی دەکڕێ و دەفرۆشیت و دەڕوا ئەوی تین سالانە دەخەم لێنین. لەبەرەوە یەک لە مەرجەکان گەشەکردن ئەگەڕوات و لەوانەیە ئەو پرسیارە بکرێن لێ باشە مامۆستا خۆگەر ئینسان دەفتەرێکیە بوو لە مالی دانا 3 ساڵیش بەسەر بڕوا گەشە ناکە و دەبی هەموو سالیش بدەیت. ئەوە زانایان دەلێن وەکو سزا عقوبەک لە بۆ خاون مالەکەیە، لۆ چکە ئەسڵ وان نییە ئینسان مال لە پارە لە مالدا بنێ، ئەسڵ وایە بەگەڕ بێخی ناویش دائیمەن ئیسلام لەگەڵ بازرگانیە لەگەڵ تیجارەتە. هەلە بەرۆشە ئاەتەکەی سەرەتاما خوێندەوە گوتمان خۆیۆرە دەفەرمێ ئەگەر مالی منداڵی تیش دەکەن بوو با بە زەکات خلاص نەبی زەکات بخوا. خی گەورە دەفەرمێ وەرزقوهم فیها نەیگۆ مینها، بڕۆ دەفتەرەکەی هەموو مانگ دووەرەقەی دەرینە بە 300 ساڵی پارەی خلاص دەبی. نابێ خەناو پرۆژێکێ لە پرۆژەکەی مانگانە دووەرەقە قازانز بکە مەسرەفەکەی پێ بچێشە، چکە دائیمەن ئیسلام لەگە بەرهەمهێنانە لەگەڵ ئیسیفمارە. جا ئەوەش مەرجێکی دیە کە گوتمان مەرجی گەشەکردن، مەرجێکی دیکە دیارە مەرجی نیسابە، مال هەتا نەگاتە حەدی نیساب. جا هەموو ئەو مالانەی کە زەکاتی لێ واجب دەبی، بەخۆ ناسەی زەکات چییە؟ هەندە مالی تایبەتە بۆ هەندە چین و توێژی تایبەت لە هەندە کات و ساتی تایبەت. ئەو ساڵەکە ئێمە زۆرتر کە دەلەی نیساب
زۆرتر ڕوومان لە پارەکەیە زیاتر بڵێ هەرچەندە خۆمە چێلمانیشە مەڕمانیشە بەڵام لەبەرەوە کەمترە پەیوەندی بە خەڵک و عامەی خەڵکابی ئەگە نادانەوێت لەو گەنم و ئەو شتانەمان هەیە هەمووی وردەکاری هەیە ئەوەش وردەکاری خۆیە ئەلمیم دەبی هەریەک لەو مالانە بگات بە حەدی نیساب یانەگەر گەیشتە حەدی نیساب ئەو کاتی زەکاتی لێ دەکەوی باشە جەنابی دکتۆر ئەو ساڵ بۆ نمونە 3 ملیۆن دانرایە هەندێک پێیان وایە ڕایان وایە کە ئەو 3 ملیۆنە ڕێژەکە بەو ڕێژێنیە بە بارودۆخی ئێستای بۆ ئێمە باسی هەرێمی کوردستان دەکەن کەسێک 3 ملیۆنی هەبی بەوە حیساب نابی کە هەبووە و داوڵەمەندا قسەتان لەسەر ئەوە چیە خۆی لە مەزەبی جمهوری عولەمان جگە لە حەنەفیەکان نەبی دەکرێ ئینسان معنای ئەوە نییە ئەوەی نیسابی زەکاتی هەبوو ئیلا ئەوە ناوی دەولەمەند بی دەکرێت لە بوارە کە دەولەمەند بی لە بوارەشیری فەقیر بی هەل لەبەرەوەشە لە لای جمهوری عولەمان دەکرێت کەسانەکەن زەکاتیش بدەن زەکاتی وەرگرن چۆن زەکاتی بدەن تەوە لا حەنەفیەکان وانە هەنەفی دەلێت دوو چینە یان دەولەمەند یان فەقیر فەقیر زەکات وەردەگری دەولەمەند زەکاتیدا بەڵام جمهور دەلێن نەوانە مەسە دەلێن بۆ نمونە ئێستا گریمان پیاوەک دوو عەلبەونی و گەنمی هات ئەو سالەکە یان سێ عەلبە گەنمی هات بەوە پێوەری ئێستا تقریبا 750 کیلۆغرام گەنمی هات ئێوە گەیشتە حەدی نیساب بەڵێ خۆی گەورەش دەفەرمێ وآتوا حقه یوم حصادی ئەوە دەبی زەکات بدە بەڵام لە عینی کاتە ئەو سالەکە بۆ خۆی خانوشی پێکینایە خانوشی متەوازیعانە دەفتەرێک لەسەر قەردار بوویتەوە بەڵێ ئەو قەرداریە لەبەر بژێوی ژیانی خۆی سەرەکی بژێوی سەرەکی ژیانی خۆی بووە یەک لەو سینانەی کە زەکاتیان پێدەشی وەڵغارمین بەڵێ ئەوانەی قەردارن یاخو قەرداریش نەبووە لەسەر بڵێ وڵات سووە عیمارەک و باڵەخانەیەکی دروست کردیە نا لەسەر شتێکی پێداویستی ژیانی پێویستی ژیان کەواتە لێرە دەتوانی بە سنفی غارمین زەکات وەرگری لەو لایەش بە سنفی مەسەل با بڵێم دانەوێلا کە گەیشتە حەدی زەکات جا ئێمە لە ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان هاتین تەمان پارە ئەسلی پارە زێڕ ڕوزیوە بەڵێ ئەوەی هەبووە پیاسەکە لەسەر ئەوەیە تەمان دایمان بە دۆلاربی دیناربی لێرەبی دەبی هەموو سال بخەم لێن یان بە زێڕ یان بە زیو جا ئێمە بۆ بە زیومان خەملان تەوان یەکەم جار بەڵگە ئەسڵ وایە لەسەر زیو هەیە ینی بەڵگەکەی کە با بڵێم لە قەدیم هەبوو لە سەردەمی پێ سەڵەم زیاتر لە 200 دەرهەم زیوداندا دەرهەمی ئەو سەردەم تەمان سکە کرا بوو ینی عملە بوو پارە بوو ئەو زیوە کە بە پێوەری ئێستەگەر بکێ مسقال دەکات 140 مسقال زیو یان 20 مسقال زێڕ کە با بڵێم ئەوە دوو پێوەری سەرشەکەیە ینی کە ئایا بە کامیان دەخەملێنی ئێمە بەڕاستی کە تەمەشامان کرد بە تایبەتی بۆ ئەو سال یەکەم جار نرخی زیو زۆر بەرز بووە وەکو ساڵانی ڕابردوونەوە بوو شان بەشانی ئەو نرخی زێڕی زۆر بەرز بووە ئەگەرمە بڵێن 20 مسقال زێر یعنی ئەگە زێر بە مەلیۆنێک بی ینی هەتا کابرا ئەگە 15 ملیۆن دیناری شێبی زەکات نادا دەبی زەکات نەدا ئەوەش بەڕاستی وتمان معقول نییە و بە تایبەتی لە مەزەبی خۆمان لە قەولێک دەلێت کامەی نەفعیلۆ هەژارانەیە فەقیرانەیە ئەگەر بێی تەمەشاکەین لەلایەکەوە 20 ملیۆن یەکجار زۆرە بەڕاستی ینی هەتا 20 ملیۆن تەبی و سالی بەسە بسۆڕێتەوە زەکات بدەی بەڵام 15 تەبی ینی ئەوی خاوەن یەک دەفتەر بی دەبی زەکات نەدا و سالیشی بەسە بسۆڕێتەوە ئینجا ئەو وەزعنا لەبارەی خەڵکەیە ئینجا بەڵگە و دەلیلیش لەسەر زیو هەیە زیویش لەبەرەوەی نرخی بەرز بوویتەوە ئێمە ساڵانی پێشتری پێشی 2 ساڵە 3 ساڵە بە زەرمان دەخەمدات بەڵام ئەو کاتی پارەکە ئەوەندە نرخی بەرز نەبوو بووە بەڵام زیوەکە ئێستا بەڕاستی بەرز بوویتەوە 3 ملیۆن یعنی تو ئێستاگە بین بە بەلاوردی کەینەوە لەگەڵ 750 کیلۆ غرامی گەنم لەوانەیە ئەو 3 ملیۆنە لەوی هێشتان زیاترە ئێوانە ئێستا دوو عەلبەونی و ئێسەگەر عەلبەی گەنمی بە 400 هەزاری بی بەڵێ دوو عەلبەونی دەکات چەند بەڵێ ئەو پەڕی وانە باشە ئەویترمان 3 ملیۆنە ئەیکەواتە شتێکی معقولە باشە ینی ئەوەی کە ئەنجومەنی باڵای فتوا دایناوە شتێکی چاکە بەستەکەش ئەوەیە کە زەکاتەکە بگاتە هەژارن زۆرترین خەڵک تێدا سوودمەند بی ئینشاءڵڵا ئەوە وەکو بڵێن نیسابە و الحەمدوللیلا من واهز دەکەم ئەو سالەکە ینی تقریبا کەمترین حتا خلافی شەبووە لە نێوان مسلمانان تەنانەت حتا مەجامع فقهی ئیسلامیەکان ینی من هەر لە فتوایشی دکتۆر عەلی قەرەداغیشم بینی کە زۆر پسپۆرە و لەو بارە ئەوش نووسیتی ئەو سال بەڕاستی لەبەرەوە زیو نرخەکەی زۆر بەرز بوویتەوە زێڕشتان بەشان ئەو زیاتر بەرز بوویتەوە ئەگەر لەسەر زێربی ینی یەکجار زۆر دەکا زیویش معقولە تا ڕادەیەک لەبەرەوە ئەوش هەر پێی باش بووە بە زیو بخەملێ ئێستا هەندێک مڵک و ماڵمان هەیە کە زەکاتی لێ ناکەوی یان جۆرێک فتوا درایە
چەندی باڵەخانە هەبی و چەندی مڵکی بازرگانی هەبی و زەکات ناگریتەوە قسە لەسەر ئەوە. ئێمە لەو بارەوە مامۆستا خۆی دوو مەزهبمان هەیە. مەزهبك پێی دەگوترێ مەزهبی موسیعون، ینی ئەوانەی کە زۆر فراوان تەماشای شتەکە دەکەن، یەکەشیش پێ مەزهبی مضەیقون یان ئەویدی موسیعون یان ئەوەی مضەیقون، هەندێک زۆر بە تەسچی تەماشای شت دەکەن. بۆچنی هەموو زانان لە قەدیم و کونەوە هەروە بووە، هەندێکیان زیاتر وا تەماشای زەکات دەکەن کە کامەی دەقەکان لەسرە هەروایە. ئێمە دەبی پابند بیت بە دەق، بە تایبەتیش ئەوە عیبادەتە. عباداتش الأصل وكإمام أحمد فرمي في العبادات الاتباع والأصل في المعاملات الابتداع، يعني داهنا أو اشتبك أوان وادلين لأن أصل الزكاة أويا تو مالك تهبي مالك قرق الشيكر ما دام يان أويا تا بابلن عروضي تجارية كرينو فروشتنا یان ئەوە تا بەرهەمی هەیە کڕین و فرۆشتن یەکو باڵەخانە یەکو کارگەیە معاملە لە بەرهەمەکەی دەکەی گۆ سالی بەسە بسوڕێتەوە، ئەوە لە بەرەوەی زەکاتی لێ دەدەی. بەڵام ئەگەر سالی بەسە نەسوڕاوە کە دەینێک لە شروعی زەکات حەولە و سالی بەسە بسوڕێتەوە ئەوان وا دەلێن. ئەوانەی تر بەرامبەر ئەوە بە تایبەتی فوقەهای قەدیم زۆربەی لەگەڵ ڕەئی ئەوانە کە دەلێن ئەوانە ئیلا ببتە پارە و بەرهەمەکەی و با بڵێن لە بەرهەمەکەی سالی بەسە بسوڕێتەوە. بەڵام هەندێک لە عولەمای متەئەخرینی ئەو مەزاهیبانە و هەندێکی دیش بەڕاستی لە عولەمای بە تایبەتی ئەو سەردەما کە زۆرتر چنە ناو مەقاسیدی شەرعی دەلێن معقول نییە کابراایەک مەسەر دە باڵەخانەی هەیە، هەر باڵەخانێک 2 ملیۆن دینار بکە دۆلار بکە، ئەنی بوو چەند ملیۆن دلار، 20 ملیۆن دلار، هەر ملیۆنێک 100 دەفتەر، یعنی ئەو خاوەنی 2000 دەفتەر پارەیە. اینجا ئەو پیاوەیە لەوانەیە ئیش بکات ئەو کرێیانە وەرگیشتە کۆ بکاتەوە نێری سال بەسەر بسڕێتەوە لەوانەیە بچی کارگەیشی دی پێ دروستکە. لە ئەوەی خۆی لە زەکاتەکە شەر نییە، حتا لەوانێت تو پرسیاری لێ بکەی دەڵێ باشە بازرگانی دەکەم، نەتگۆ بازرگانی بکە، نەتگۆ پارەی لە مالدانەنێ، نەتگۆ بەرهەمێنان پێ بکە، ئێوە بەرهەمێ پێنانم پێکی دێ با فەرمون یاڵام ئەگەر زەکات لێ دەکەی من زەکاتی لێ دەم، ئەمە تەهەڕوبەن لە زەکات نییە، مە بۆی گومانی خراپی بە خەڵک نەبێت ڕاستە. باشە ئەو زانانەی کە با بڵێم ئەو سەردەما بە تایبەتی مەجامع فقهی ئیسلامیەکان چتنە ئەو بابەتە دەلێن ماگەر بین تەماشای حتا عولەما قەدیمەکان بکەین. مەسەل ئیمامی عومەر لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەسپ هەبوو زەکاتی هەسپیان نەدا، لەبەرەوەی هەریکە هەسپی خۆی هەبووە، حتا لە غەزان جاری وا بووە سەحابە هەسپیان بەبەردەکەتی. بەڵام سەردەمی ئیمامی عومەر هەسپ زۆر بوو، بڕیاری دەکەوە زەکات دەبی لە هەسپ بدرێ. ئەبوو حەنیفە مەسەل تەئیدی ئەوی کردەوە. ئیمامی ئەحمەد لە سەردەمی پێغەمبەر هەنجین زۆر نەبووە بەو شێوازە، لە سەردەمی ئەو زۆر بوو، ئەو گوتی زەکاتی دێن قیاس دەکەین لەسەر زەوی و زار، یەک لە دەی هەنجینی دەبی زەکات لێ بدەین. مەسەل ئیمامی زۆری، حەسەنی بەسری، ئەبوو یوسف، ئەوان گوتیان زەکات لە دوڕ و یاقوت و ئەوانە دەکەوی، ئەوە وەکو کەنز وایە، کو کەنزەک ببینیەوە دەبی یەک لە پێنجی فەوری زەکات لێ بدەیت. اینجا گوتیان ئەگەر تەماشای بەڵگە و دەلیلەکان بکەین، خۆی گەورە فەرمی خذ من ئەموالهم، لە مالەکان سەدەقەی وەرگرە. ئەدی ئایا ئەوانە مال نییە؟ معقولە مەسە سال بسۆڕێتەوە کابرا 2000 دەفتەری هەیە، بەڵام لەبەر مالی وای نییە سالی بەس سۆڕابیەوە لە بەرهەمەکە بە شتێکی تریدایە، لە کۆتایی سال لەوانەیە بلێ وڵات چ ڕقم هەیە لۆ بە ساریفی مال، ئەوە یەک وەرەقی دەبی زەکات لێ بدە، لە ڕقە وەرەقەک دەکەوی. معقولە بەڵام نەفەرێکی دیکە مەسەل لەوانەیە دەفتەرێکی هەبی دوکانێکی پێدا نایتەوە، ئەو خاوەن دەفتەرە دەبی 2 وەرەقەونی بدە. ئێستا کەواتە قسەی لەسەر ئەو بابەتە ئەمن وەکو ڕئی خۆم یانی زیاتر من بەڕاستی لەگەل ئەوام پێیان فەرمی خذ من تؤخذ من أغنيائهم وترد على فقرائهم، هەر یەکێک دەوڵەمەند بی دەبی زەکاتی بدەیت، لەبەرەوە دەکرێت فتوای نوێ لەو بوارانە بدرێ کە ئەوانەی دەلێن زەکات لێ دەکەوی چۆن فتوایاندایە. ینی مەسەل پێم خۆشەوە پێشم باشە دەوڵەمەندان بەڕاستی خۆیان ینی ئستەفتی قەلبەک، يعني حتى زارشان نفر كات لاي من قديم بو لصالاني تقريبا 2000 بوا ما وسم دو كارغم هي لبغداد او كارغانه بالراسي ايش دكا برهمشي باشا دو كارغي واب زموكاتي زيتي ابو بس قلت مثال ناس ورته دسم بقلا بقدام بشوفر دام شنو بسيارم كديدن زكاه لناكي قلت رازك او ما وسب الرزانه كواده لنوايا بلا ما تسد لي اخوي قلت والله ما وسم دايم زكاه دس دوله من داي باشا معقوله من نيدم قلت مكاك بدل يخد بك ئەوها بیدا بەرهەمی ساڵەکەی ئەو کارگەی چەندە سافی دوای کە با بڵێن بۆ نمونە مەساریفی کرێگار و عەمەلەکە و با بە شتێکی دیشت دابی ڕاست عەسابی بکە. ئەوە قەولێکی مەذهبی ئیمامی ئەحمەدە، پێی دەگوترێ ئەلمال المستەفاد،
يعني حتا دەلێگە سالیشی بە سەنە سۆڕابەوە مادام گەیشتە حەدی نیساب ڕاز زەکاتەکەی بدە. ڕەیەکی دیە حەمبەلیەکان با بڵێم ابن عقەیلی حەمبەلیە ئەو دەلێ وەڵای ئەو مالانە حەقوایە قیاس بکرێ لەسەر زێڕ زێڕێک بە کرێ بدەی کو سالان دەبی لە زێڕەکە و لە کرێکەش بدەی دەلێ ئەوانەش وەکو کرێوە تەمەن ئەو زۆر توندە ئەو دەلێ لە هەموو بدرێ باڵەخانەکەش بخەملێت لەگەر بەرهەمەکەش هەمووی لێ بدرێ ئەوە ڕەیەکی با بڵێ متەئەخری مالیشیەکانش ئیبن القەیم دەفەرمێ بەڕاستی تەخریجێکی باشی کردی ئیبن عقەیل کە دەلێ قیاسکەین لەسەر زێڕ. علەمای ئەو سەردەما ڕەیەکی دیکەیان هەیە یعنی بە تایبەتی ئەوانی مەجامع فقهی ئیسلامیەکان دەلێ ئێمە ئەسڵ وایە ئەو جۆرە بابەتانە قیاسکەین لەسەر زەوی بزار کە ئەنەما باڵەخانە ئەو عەردی کوشتتوکالیە لە باڵەخانەکەی نەدا بەڵام لەبەر هەمەکە ساڵانە محاسبی خۆتەیە صافی ئیرادەکە چەندە سەتا دەی لێ بدە ئەواندا نەک سەتا دوونیویش هەرچەند هەندێک سەتا دوونی و خلافی شێ لە نێوان خۆیان بەڵام زۆرینەی لەگەڵ ئەوەن دەلێن سەتا دەی لە صافی ئیرادەکەی بدە چونکە تو مادام عەفو کرای لە 20 ملیۆن دۆلار لە 2000 دەفتەر باشە بە لەو دەفتەرەی لەو 5 دەفتەرەی لەو 20 دەفتەرەی کە قازانجە ئەو مستەفادەکەیە ئەوە ئیسیفادە هەر دەفتەرێ دووەرە قەونیوە یعنی تو ئێستاگەر لە 20 دەفتەرت بەرهەمبی چل دەفتەرت بەرهەمبی هە دەفتەرێ دووەرە قەونیبی دەکە هەشتا وەرەقا و دەکە دەفتەرێک زەکات باشە دەفتەرێک زەکات زۆر نییە ڕاست بەڕاستی من ئەو ڕەیەم پێ ڕەیەکی پەسەندە و معقولیشە و ڕاستە خلافی لەوانەیە مەزاهیبەکانی قەدیمبی بەڵام لە مەزاهیبە قەدیمەکان بە بۆچوونی من ئەو شتانە نەبووە یعنی ئەو شتە زەبەلاح و زەخمانە و کابرا جار کارگەی هەیە و ئەوەندە کەشتی هەیە و کۆمپانیای مەسەل تەیاران ئەوانە داهێنانی ڕۆژگارن کە پەیدا ڕۆژگارە لەبەرەوە لەسەر ڕێی ئەوانەی کە بە فراوانی تەمەشا و بابەتان کردیە پێم وایە ئەو ڕەیەشی زۆر باش کەواتە ئێستا دەینە سەر ئەوەی خەملاندنی هەندێک ماڵ و مڵک بە تایبەتیشتی بازرگانی و خانوبەر و ئەوانە خەملاندنەکە چۆن بکرێ ئەو شتانە کە پێدرێ عڕۆدی تیزارە تەوان عڕۆدی تیزارە مەرج نییە سالی بەسەر بسۆڕێتەوە بەسەر هەموو شتەکان لۆچکە پارەکانت هەیە لە میانەی ساڵتی تو نازانێ ئەو ڕۆ پسکێتەکەت فرۆشتبانی مەسەل با بڵێن شیسە برنجێک دەفرۆشی لەبەرەوە زانایان گوتیان بە تایبەتی مەزەبی خۆمان لە کۆتایی ساڵ ئەگەر مالەکەت گەیشت بۆ حەدی نیساب دوکانەکەیە سارێ معرەزت هەیە خانی عقاراتی کڕین و فرۆشتنت هەیە ئەوە لە کۆتایی ساڵ دەلێت هەموو بخەم لێ نەجا خلافەیە لە نێوان زانایان ئایا بە سیعری کڕین یان بە سیعری فرۆشتن لە مەزەبی خۆمان دەلێت بە سیعری کڕین بەڵام زۆربەی زانایان لەگەڵ ئەوان دەلێن نەخێر بە سیعری فرۆشتن بەڵام سیعری جوملەی بۆی بە سەریعی بڕە بۆ دەلێن زۆر جاروا دەبیت و ئەو شتت کڕیە بازاردا بەزیە ئێستا تو لە حەقیقەتدا خاوەنی ئەوەندە نی هەندە جاریش بالعکسە ئەو شتەی تو کڕیتە نرخی زۆر بەرز بوویتەوە تو لە حەقیقەت و ڕاستیدا ئێستا خاوەنی ئەوەی یعنی مەسە سایارەکەت کڕیە بە دەفتەرێک ئێستا بووی دوو دەفتەر تۆ لە حەقیقەتدا خاوەنی دوو دەفتەری یان بی پێچەوانەوە سایارەکەت قەدیم بە دوو دەفتەر کڕی ئێستا بوویتە دەفتەرێک لە ڕاستیدا ئێستا حالیەن تو خاوەنی یەک دەفتەری لەبەرەوە دەلێن بە سیعری فرۆشتنی بەڵام بە نرخێکی سەریع بفرۆشی چەندە ساڵانە بخەم لێنە 102 لێ دەردەکەی باشە زێڕی ئافرەتان زۆر جار ئەمە بابەتە هەندێک وردەکاری هەیە دەڕێ لە بۆ جوانکاری ئەویت کە دەڕێ نازیێڕەکە لەوانی ئیسیفادەی لێ بکە ئەوە چۆن بخەم لێنەرە و چۆن تەعامل لەگەڵ بابەتی زێڕی ئافرەتان بکرێ خۆی زێڕی ئافرەتان جمهوری عولەمان دەڵێن هەر شتێک بەسراوە بە پێداویستیەکانی ژەروریاتی ژیانی خۆت زەکاتی لێ ناکەوی مەسەلە تو بڵێن بۆ نەوە جلک و بەرگتە ئەوە موبەڕیدەیە موجەمیلەیە لە مالێ مامەستایە کتێبی هەیە مەسەل ئەوانە پێداویستیاتی ژیان سارەی مالێ خۆتە خانی خۆتەوانە زەکاتی لێ ناکەوی زە لەبەرەوە جمهوری عولەمایان گوتیان مەزەبی ئیمامی مالیک ئیمامی شافعی ئیمامی ئەحمەد زێڕی ئافرەتان زەکاتی لێ ناکەوی ئەگەر یە لەبەرکردن بی پێدەوە حولی المباح یعنی لەبەرەوە کە ئەنەما ئەویش وەکو چییە وەکو کتابی مامەستایەکەیە وەکو مەسەل با بڵێن سەعاتی پیاوەکە لە دەستی خۆیتی ئەوەش عینە دەلێن وەکو ئەوەی وایە ئەوانە دەلێن مەگەر بگاتە حەدی ئیسراف حەدی ئیسرافیشیان چۆن دیار کردیە کە بۆ حەدی ئیسراف دە کاتی حرام دەبی خۆی گەورە فەرم کولوا وەشربوا ولا تسرفوا ئینجا زێڕش کە حرام بوو ئەنی پیاوە گەسە سەعاتێکی زێڕی لە دەستی بی حرامە لەبەرەوە دەبی زەکاتی لێ بدە ئەو مالە نابی ئەوە لە پێداویستی ژیانی نییە ئەوی تریان ئەو ئافرەتەش ئەگەر لە عرف دەرچوو عرف چییە مەسەل هاوشێوەی ئەو خوشکە ئەو بنەمالە لە ئاسی مەسەل با بڵێم دەوڵەمەندی ئەو عایلانە
وەسە لەسەر لەوانەیە لە لای دەوڵەمەندان 100 مسقال زێر شتێکی ئاساییە لە بۆ فەقیران ئەمە تاوان ژن مارە دەکەین ئەمجار ناو حالەتانین لەوانەیە سەهاژار و فەقیرەکان بەخوا 5 مسقالە و 10 مسقالە و 15 مسقالە و ئکاتایی لەوەی ئەوە عادەتێویە لەوانەیە مام ناوەندی بی 50 تا چلیش مەسال 50 سیعتیادی بی لە بۆ دەوڵەمەندێکی زۆر دەوڵەمەندبی لەوانەیە هەتا 120 مسقالیش ئەتیادی بی بەڵام ئەگەر لەوە دەرچوو ئەجا حتانێک لە زانیان دەلێن کو دەزانرێ دەلێ ئەگەر بێتە ناو هاوشێوەکانی خۆی یەکسەر کە چاویان چوو سەری گوتی وە چییە چیت هەیە ینی کەواتە ئەوە زیادە ڕەویکی دێ لە بابەتەکەی کە زیادە ڕەویشی کرد بەڕاستی دەبی زەکات لەو کاتی لە هەمووی بدە هەرچەندە مەزەبی ئیمامی ئەبوو حەنیفە و ابن حەزمی ظاهری ئەوان دەلێن زیادە ڕەویشی نەکردبی حەدی نیساوی زێر 20 مسقالە بگاتە 20 مسقال دەبی بدە بەڵام قەولی ئەصەحیە جمهورە نەگێ حەنەفیەکان و زاهریەکانە ئەگەر نەگاتە حەدی ئیسراف زەکات لێ دەکەوی بەڵام دەبی ئاگامە لە هەندە شتانبی ئەوانە هەمووی زەکات لێ دەکەوی ئەگەر زێڕەکە حەرام بوو وەکو باسم کرد ینی ئەوە زەکات لێ دەکەوی ئەوەنی بە ئافرەت و پیاویش وەنیە لە گوتماگە ئیسراف دەبتە حەرام لەبەرەندێ زەکات لێ دەکەوی زێڕەکە دەگە بە کرێ دابی ئەوە زەکات لێ دەکەوی ساڵانە هەم زێڕەکەش لە کرێەکەی زێڕەکە گە لە بۆ تیجارەت بی و زێڕینگر ئەوە لە بۆ تیجارەتە و دەبی ساڵانە بخەم لێنی زەکات لێ دەکەوی ئەفەن بەو دواییەش خەڵک زێڕی دەکری بە مەبەستەوەی قازانز دەکات ئەوە تیجارەتە و بازرگانی و دەبی ئەم سال زەکاتی لێ بدە یان لە زیاتی پارە هەلی دەگری زۆر کەسەیە دەلێ من لەبەر ناکەم بەڵام هەلی دەگرم لە مال دادنێمەر کاتێک پێویستم بوو دەیفرۆشم ئەو دەبی ساڵانە زەکاتی لێ بدە ئەو بەو شێوازە زەکات دەبی لەو بابالانە دەربکرێت باشە ئەمە پێشچێکی دوور و درێژ و ڕووکردنەوە و بدێنێ سەر ئەو هەشتچینەی کە لە قورئاندا خوا گەورە باسی کردی کە ئەوانە زەکات وەردەگرن زەکاتیان پێدەشێ ئەمانە چێن دیارە ئەوانە خی گەورە نەیەشتیتەوە لە بۆ کەس با بڵێم خۆی بلێ وڵا بۆی دەشێدیان بۆی ناشێت هەشتینی دیار کردیە بەڵام یەک شتی شەیە بەڕاستی هەر هەشتینەکەش تا ڕادەیەکی زۆر بە مەتاتیشی بەهەز کردیە ئەوەش حکمەتێکی تەیە هەندێک لە زانایان دەلێن لەبەرەوە بەو شێوازەی باسکردێت تا عقلی بەشەریش بەگەڕ بێخرێ ینی لەگەل نەک ئیلا بلین وەڵڵای ئەو شتێ ئەوەیە و خلاص لەبەرەوە حتا هەندێک لە زانانی ئەو سەردەمە دەلێ هەر هەشتین هەتا دنیا خراپ دەبێت هەر هەشتین بەردەوام هەیە هەرچەندە بەداخەوە خوا پێداوانی خۆمان زیاتر لە زەکاتدان بەتەنیا فەقیر بیر بە ئەو چینەکانی ناکەن ئەوسەدە مسکین و فەقیر لێک نێزیکەن هەر ئەو دوانەیە بڵێن بەڵام شەشتینەکەی دیکە هەر تەمەشا ناکەن بەڵام لە قورئان کە باسکرایە یعنی بەڕاستیەگە لێ وردبیەوە حتا زانایانی قەدیمی کۆنیش یان تەفسیری زۆر جوانیان دایتە هەندێک لەو بەشانە یە معاسریش بەڵکو ئەوان زیاتر شیان کردیتەوە کە ئەو چینانەشێن خوای گەورە طبعا بە حەسر بە ئەداتی حەسر لە سەرەتاوە دەفەرمی ئینەمە الصەدەقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل ئەوانە زاشێن مەسەل بۆ نوێ تێدەی فەقیر تا کاتێکات تو گوتت مەسەل فەقیرت هەیە لەگەل مسکینت هەیە فەقیر و مسکین طبعا هەرچەندە لێک نێزیکن بابینە سەر مەزەبی خۆمە کە ڕێی ئەسەحەکەیە دەلێ فەقیر ئەوەیە کە هەر هیچی نەبی ژیانی کولە مەرگە فعلەن وایە یعنی گەر ڕۆژانە شتی نەدێ لەوانەیە بکەویتەوە ئەو پێ فەقیر ئەنی کە ئەنەما نانی ئێوارەی نییە کوردەواری خۆمان گوتی مسکین ئەوەی هەیە مالی هەیە بەڵام ئەوەی تێتە دەستی بەشی بژێوی ژیان ناکە لەسەری قەردار دەبتەوە دائیمە ناقستانی لە مالی هەیە مەسەل با بڵێن 500,000 تێتە دەست مانگانە ئەو پێویستی بە 700,000 کاتە مانگانە 300,000 نەقسە یان زۆر خۆی پێ خۆی دادەگری وەکو خەڵک نییە گۆش ناخوا موبەریدەی نییە مجەمیدەی نییە ئەوە لە جێگای خۆی نییە ئەوە بێبەشە لە زۆر شتی ژیان بێبەشە فعلەن لە زۆر بەشی ژیان لەبەر ئەوانە دەلێن ئەوە زەکاتیان دەبی زیاتر بدەینە ئەو جۆرە کەسانە ئەنجە چۆنیشیان دەدەینێ بەڕاستی ئەوە لە نێوان زانایان خلافەیە مەزەبی ئیمامی مالیک و ئەحمەد دەلێن کیفایەتی سالی بدەیت ئەو ساڵە پێی بژیلۆ لەبەرەوە ئەویترە بە تایبەتی ئەوەی مسکینەکەی بەقەدەر نەقسەکە لۆ ساڵێکی لۆی دابکە زەکات ساڵانەیە ئەوەی فەقیرەکە ئەو هەبە بەردەوامی حتا لەبەرەوە هەندێک لە زانان دەلێن دەکرێ ئەگەر مەسەل بەڕێگای والعاملین عەلەیها بخاسەنگە بزانە و عایلە پارەکەی نازان سەرف بکەن وەکو معاشیش لە بۆیان لێ بکرێ
کاکەەوە پارەی تووە وەرە وەربگرە قەبز بکە تەسلیمی مە بکەوە یان من مانگانە ئەو پارە دەدەینێ و کاتی لێمان قەبز دەکە لێمان قەبز دەکەی و زەکاتە بۆ ئەوە پێ بژی مسکینەکەش بەقەدەر پێداویستیەکەی خۆی لە مەزەبی شافعی دەڵێ کیفایەتی عمریان بدەێ هەرچەندە نەک لە زانیان بە خەلەت لەوە حالی بوونە کیفایەتی عمر کە ئەنەما ئەتۆ یخۆ کێ دەزانی کەی دەمری لاوانە بلێ 70 ساڵم هە ساڵێ 50 وەرەقەم پێویست کاتا دەی 25 وەرەقە دەفتەرم زەکات بدەنێ وانە زۆرتر زانیان وا تەفسیر دەکەن ئیمامی شافعی زۆر جوان لە بۆ ئەو بابەتە چووە کە دەڵێ کیفایەتی عمر حەول دەن زەکات ئەوها نەدەن بە 1000 دینار و 2000 وەرەقە و 2 وەرەقە و 3 وەرەقە بە تایبەتی ئەوانەی ئیشیان پێ دەکرێت مەسەر کابراایەک نەجارڕە حەدادە دەڵێ وەڵڵایم زۆر دەزڕەنجینم بەڵام ئێستا تەکسیەکمە بیسایەقم ئەمن لەوانەیە پێویستم بە کەس نەبی ئەدەلێ باشە پارەی لۆ کۆ بکرێتەوە کە ئەنەما بەقەدەر تەکسیەکەی پێ بدەن بچی تەکسیەک بکەڕی کەواتە تو کیفایەتی عمردا شتەکەش زۆر جوانە ئەو تەفسیرە بەڕاستی تەفسیرێکی زۆر لەگەل واقعی زەکات دەگونجێ ئینجە مەسەل کابرایدی نەجارڕە داری نەجاریت بای چەندە کەلوپەلەکانی لۆ دەکڕی نەلۆی بکڕە بۆ خۆت پارەکەی بدێ بڵێن بەو مەرجەی کاکە لە بەر دەمەمان ڕزگار ببی بڕۆ لە خۆت بە کەلوپەلەکەی نەجاری بدە ئەو ڕزگارت بوو ئەوە بەو شێوازە ئێمە دەتوانین ئینشاءالله تعالی با بڵێم ئەو دوو چینەیە ئەوها پێیان بدەین یعنی ئەوانەی کەەوە ناتوان ئیش بکەن لەوان ببڕێتەوەش بە ماگانە ئەودی وکو کیفایەتێکی عمریان بدرێتی ئەوانە بەڕاستی شتێکی زۆر چاکە و لە جێگای خۆیان طبعا سنفی سێمین کە دەگوتن والعاملین عەلەیها کە بەداخەوە ئێستەوە نەمایە یعنی لەبەرەوەش زەکات یعنی ئەوەندە مەلیۆنێرانە هەیە ئەوەندە ملیاردێرانەیە نەیتوانی کێشەی هەژاری ناو خەڵکە خلاص بکە ئەگەر نا وەڵڵی زەکات ئەوەندە بابەتێکی گرینگە لە سەردەمی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز لەبەرەوە بەڕێگای والعاملینە دەدرا و بە جوانی و حیسابات وەکو موسسات و دامەزراوەی وەکو دامەزرای و موسسە یعنی فەقیر نەما مسکین نەما حتا وتی بابە ژن لە بۆ گەنجان بینن قەردەکان هەموو واصلکان یعنی هەمووی تەواو بوو بەڵام ئێستا لەبەرەوە نەفەر هەیە ئەوەندە دەچی پرسیار و سوال دەکەلوانێت ساڵانە 6 ملیۆن دینار ئەوەندە خۆر ڕەزی لەکەلوانێ وەزەیشی هەوانەبی هەشە ئەوەندە دیندار و خواناسە خی گەورە دەربارەوەیان دەفەرن لا ئەسەلونە الناس ئیلحافە یعنی لەبەر عیفەتەوە ناچن داوا ناکەن حتا گەلە جاروا دەبی یحسبهم الجاهل أغنياء من التعفف هەندێک کەس لەوانەیە تەماشای بکەن لەبەرەوە عیفەتی زۆرە داوا ناکە لاوانە بلەوە دەولەمەندە وەڵڵا ئەوە زەکاتی پێ ناشێ جا بەڵام ئەگە بەڕێگای والعاملینە عەلەیها بی دوو موسسەک دەچی بە دوای خوا پێداوەکان مالەکان لێ کۆ دەکاتەوە بڵێن بۆ نمونە ئێستا مە شوێنەکوانە بی لە لای قوشتە پال لای کە زنجان 40 دۆنم عرض بیوها سیازەک لێ بدرێ اینجا ئەو لایە لای ئاژەل و حیوانات بی ئەو لایە با بڵێن لای گەنم و دانەوێ لەو شت بی ئەو لای تر مەسەر لای پارە و سەرۆت و سامان بی لوزنەیەکی فتوای چاک سەرپەرشتی بکە هەندە گەنجی ئەمسالی جەنابتانی باشی خوێنگەرم و زیرەک و شارەزا ئەوە لە حیسابات یعنی شتەکە زۆر زەخم و گەورە دەکرێت ئەوە دەچی چ دەکا کۆ دەکاتەوە بەڵێ سینەی دیکە چ دەکا لوزنەی دیکە لوزنەی دی دەچی دەگەڕێ بە دوای ئەو هەشت سینەیە طبعا سینی والعاملین عەلەیها هەر ئەوانن ئەوە خۆ دیارن بەڵام هەفت سینەکەی دیکە بە دوایان دەگەڕێ هەمووی ناونووس دەکا دوای لە ئەخری دەینەوە لای ئەو سەرپەرشیارانە ئێمە ئەو ساڵ ئەوەندە زەکاتەمان بواتیە ئەوەندە گەنمە ئەوەندە مەڕە ئەوەندە چێلە ئەوەندە خۆشترە ئەوەندە دانەوێلە ئەوەندە پارە پولە چەند پێداویستەکانمان کووە ئەوانە لە بۆ کیفایەتی ساڵ باشەوە لەو کیفایەتی عمر باشە ئەوغاریمینە ئەوە فێڕقا بە هەموو یەریکە و پێداویستی خۆی کاک ئەوە دایاندەینی بە عەدالەتەوە ئەسڵ وا لە مەزەبی خۆمان دەلێت زەکات هەر هەشتی نابگرتەوە یعنی نەک دەیچینە کو دیچین یعنی حتا بتوانی ئەگەر هەر هەشتی نەبی بدە هەر هەشتینان ئێوە چۆن دەدرێ ئەو ئەگە بۆ ڕێگای والعاملینە عەلەیها بی حتا لە مەزەبی خۆمە دەڵێ والعاملینە عەلەیها بۆ ئەو مێشیان بەشتی تر مەشغول نەبی ئەسڵ وایە لە پارەی زەکات پێش هەموو بدرێتە ئەوانی دیکە مەعاششی شایستەی باشی هاوشێوەی ئەو کە خۆی پێبژی پیان بدرێت زا بە مەلیۆنی یەک دەژی بە 2 مەلیۆن دەژی ئەو نەفەرە ئەوەی کە بەو ئیشەی هەلدەستی خۆی و مال و منداڵ و عایلەی حتا ڕەیەک کەیە دەلێ یەک لە هەشتی زەکات برێتەوانە بەڵام ڕێی ئەسەحەکەنا بەقەدەر پێویستیان بۆی مەشغول نەبن بە شتی تر ساڵ 12 مانگ بگەڕێن ئەو شانە بکەن ئەو بەڕاستی ئومێدم وایە بەڵکو لە داهاتوو مستەقبل ئینشاءالله تعالی
ئەو زەکاتە و ها بە مؤسساتی بکرێ و کێشانە نەمینێت ئینشاء الله تعالى. چینەکانی دیکە ئەگەر باس بکەین کاتەکە دەڕوا، بەڵام من هەندێک پرسیار هەیە زۆر بە گرنگی دەزانم لەسەر مۆڵەتی جەنابەت و پرسیارانە بکەین لۆی بگا. بۆ نمونە زۆر جار ئەو پرسیاران ڕوبەڕووی مامۆستایان دەکرێتەوە. ئافرەتێک هەبوونە مێردەکەی نیتی ئایا دەشێت زەکاتی بدەمێ، پیاوەکە دڵێ دەشێت زەکات بدەمە خێزانم یاخود داک و بابم، ئەمە چۆن مامەڵی لەگە بکرێ؟ خۆی زەکاتی ژن بدات بە پیاوەکەی دروستە لۆ چکە نەفقەی پیاوی لەسەر ژنێ نییە، نەفقەی ژن لەسەر پیاوی. دەربارەی دایک و باوک طبعا هەموو علەما متفقن لەسەر ئەوە نابی منداڵ زەکاتی بداتە بابی، واجبە لەسەری بەخێویکە. بەڵام خلافەکە ئایا دایک و باب دەکرێت بدەن بە منداڵیان، ڕەئی جمهور عولەمان ئەوانیش دەڵێن ئەوەش نابی، چکە دەڵێن ئوسول و فڕۆع ئەمە ئەگەر بچاوی لە زەکات یەک بی کەواتە مەوالێ دەکەین ئەو سیلەیە ڕەحمە دەپسڕێنین. ئەوانە حەقیان لەسەر یەکدی هەیە هۆردولا ڕاستە دایک و باب زیاتر لەسەر منداڵ، بەڵام منداڵیش ئەگە پێویست بوو شێتە نەخۆشە فەقیرە یعنی دەبیت و بەڕاستی بەخێوی بکەیت، یعنی لە مالی خۆت لە زەرجی خۆت لەبەرەوە قەولی ئەسەح و ڕازحەکە ناکرێت دایک و بابیش دۆ منداڵ هەرچەنە لە مەزەبی خۆمان دەڵێ ئەگەر وات و کەس نەبوو یارمەتی ئەو منداڵە فەقیرە بدا، خۆی ئەوەندە دەوڵەمەند نەبوو مالیان لێک زیاد بوو لە مەزەبی مە مەجالێکی تێ هەیە، بەڵام باشتر وایە بەڕاستی نەکوڕ دایک و باب بدەن بە کوڕباب نەکوڕبابیش بدەن بە دایک و باب. طبعا ژن دەتوانێت ئەگە مێردەکەی زەکاتی پێ بشێ مالی هەبی زەکات بداتە مێردی. کەسێکی دیکەمان هەیە پابندی باشی بەدینەوە نییە، نوێژ ناکە یاخود بە مستەلاح شەرعیەکەی فاسیقە، دەکرێت زەکاتی بدەینێ؟ خۆی فاسق بوون تاوانبار و گونەحبارە، باشتر وایە بدە ئینسانی دیندار و ساڵح و خواناس، بەڵام ئەگەر بزانی ئەو فاسقە لە فسق بەکار ناینی، بەڵێ فسقەکەی هەر لە بۆ خۆیتی پارەکەی بەڵکو لە بژێوی ژیانی و زەروریاتی مالومدالی خۆی بەکاردەینی ئەوە دروستە. بەڵام ئەگەر بزانی نا مەسەل کابراایکی ئارەخۆرە جگارە خۆرە ئەو پارەتی بە جگارە و بە ئارەقۆی دەدا نانایبیدی، بەڵێ لەبەرەوە ئەو پارە بەلاش دەڕە، بەڵام دەکەسێ لۆ خۆی خراپە وانی ینی هەندە شتی خراپیش بکات، بەڵام پارەکەی لە مالومدالی خۆی سەرف دەکا ئەوە دروستە بیاندێ وەڵڵاوەڵام هەرچەندە باشتر وایە بۆ ئەوەی سەرزەنیش بتەوە تەوبە بکە بدەی بە ئینسانی چاک و دیندار و ساڵح. بەڵێ کەسێکی دەوڵەمەند زەکاتەکەی دایە دایکە کەسێک کە زەکاتی پێناشی زەکات لەسەر کەسی دەوڵەمەند دەڕوا نەخێ ناڕۆ ناوەڵا چکە و چینانە دیار کراوە ئەگەر دابێ کەسانێک لەبەر شەرمی دنیا بەڵێ ئەوە هەر بکو سەدەقە و خێرێک لە بۆی دەسی و دەبی دووبارە زەکاتی بداتەوە. ئەخر ئەوەیە دەڵێن بەڕێگای وەڵعاملینە عەلەیها بدرێ بۆ لێ پێچینەوە و بە دوواداچوونی لە بۆی بکرێ بزانین ئایا فعلەن ئەو مستحەقی زەکاتیان نا. زۆر خوا پێدا وایە دەڵێ وەڵڵا ماوەستا 50 کەس تەلەفۆنم لێ دەکات با بەخەت لە کۆڵ خۆت بکەوە بڕۆ بدە دەستگایەک بدە متمانت پێبی بدە مامەستایە کە دەزانی خەڵک دەناسیە مستحقەوە بدە کاکە وەڵی دایکمە فلان مامەستای فلان دەستگا بڕۆ نەکنوان ئەوان بابسن لێ ئەوانش بەداچوون دەکەن بەداچوون بۆ دەکەن لە کۆڵ خۆتیش دەکەی لۆ گونەحی تووشی خۆت دەکەی وەڵاوە خزم بۆ ناسیارم بوو بەخوا مستحقش نییە 50 تەلەفۆنم لێ بکە ئەخەل لە نەتیجەوە زەکاتەکە لەسەر دەبێتەوە. شتێکیکەمان هەیە نەخلی زەکات لە شوێنێک لە بۆ شوێنێکی دیکە ئەسڵ لە نەقلی زەکات حرامبوونە و جائیز نییە لۆ چگە زەکات ئەسڵ وا هەریەکە گەڕەشی خۆی شاری خۆی محلەی خۆی ئەو جێگانە زیاتر پێیان بدە، بەڵام زانایان دەڵێن لە حالەتی زەرورەت و ناچاری دروستە. چۆن حالەتی زەرورەت و ناچاری بڵێن بۆ نمونە ئەو شارەی ما یان شاری سولەیمانیان جێگایکی دی هەندە شارەیە تەبیعاتی وایە خوا پێداون وەزعیان باشە زەکاتەکان زۆر لایەن زیادە دەتوان فەقیر و یان مستحقەکانی خۆشیان زەکات پێ بدەن و زیادیش دەکا ئینجا هەندە کەسێ مەسەل بوونە خزمەشی هەیە هەمسی لە ڕەحمە هەم هەژارە فەقیرە خەڵک ناناسی لە شوێنێکی دیکەیە یان زاری وا دەبی مەسەل هەندە حالەتی تایبەت بەسەرمان تێ مەسەل ئەوە غەزەمان بەسەرات ئەو بۆ کوردانی سووریەمان بەسەرات یعنی لێ قەومان چەم سەمال بەسەرات یاخەن تو لەو حالەتە حالەتێکی تایبەتە زەرورەتە ئەوە تو هەر ئێستا هەلێ قەومە دەمری ئێستا بە زووترین کا دەبی ئەوانە ڕزگارکەی لەو حالەتانە بەڵێ ئەگەر حالەتەکە پێویست بوو ئەوە نەقلی زەکات دروست دەبی بەڵام ئەسڵ لێ زەکات هەریەکە و لە شوێنی خۆی پارەی زەکات بدرێ بە کەلوپەل بدرێتە کەسەکانە زیاتی ئەوەی کە پارەی بدەیە ئەسڵ وایە زەکات هەرچی تەبی لەی بدەی مەڕتە مەڕ پارەتە پارە بەڵام ئایا دەکرێت قیمەت لە زیاتی کەلوپال ئێستا بە تایبەتی مەسلەی قیمەت لە زیاتی کەلوپەلەوە خاصە لە مۆزوعی سەرفترا کە لای حەنەفیەکان دەڵێن بەڵێ و بەڵگە و دەلیلی خۆشیان هەیە یعنی حتا معادی کوڕی زەبەر ڕەزا و ڕەحمەتی خوا گەورەی لەسەر بێ کاتێکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ یەمەن دەینێری
لەوێ تەمەشارەکە جلک و بەرجی زۆر جوان و ئەوترێ لە خەلکی مەدینە ئەو شتانە نەبوو یا معاذڵی مە ئەوانەمان نییە بلێن بۆ نمونە پارە و ئەو شتانە فەرمووی ئەو زلکانەم لۆ بینن ئەوە لە بۆ سەحابەکانیش باشترە نیتیان لە بۆن گۆش باشترە کە پارەکە و شتتان لە دەستدانە زە لەبەرەوە ئێستاان سەرفترا کەمە ئەو ساڵەکە خەملایتمان بە 3000 دینار زۆر جار دەگوترێت کە دەبێت بە قوت بدرێ بە دانەوێڵە بدرێت خۆی لە سەردەمی پێسم بە قوت درایە بەڵام خۆشی دایمەن فتوا دەگۆڕێ سەردەمی پێ قە بە قوت درایە خلەو کاتی پاس زۆ هەبووە بەڵام تەمەشاکەی معاویە خۆ سەحابەی پێغەمبەری خوا لە شام گەنمە بووە ئەو گەنمیدایە دوایە بە مروری زەمن وردە وردەکە ئەویتر هاتیە عولەمان فتواندا نەخێر پارە بە لە بەرژەوەندی و مەسلحەتی فەقیر چاکتر هەیە لەبەرەوە مەسەل بدرێ جا ئەگەر بەرژەوەندی و مەسلحەتی فەقیرەکە لەوەی دەیخواست ئەسلەکە و کۆتمان هەرێکە و لە چینی خۆی بدرێ بەڵام لەبەرەوە بەلگە و دەلیلیشەیە بە تا حەدەیەک زۆرنا بەقەدەر پێویست مەجال تێ باش کۆتا پرسیارم کاتم نەمایە لە زەکات پێش بخرێ طبعا زکات پێشکردنی خستنیش ئەوە شەرعان هەر دروستە بەڵام دوو مەرزیاندانە یازانیان لە مەسە بۆ نمونەت لە ڕەمەزان زکات لە سەر واجب دەبی کە بە پێشی دی خستە لە مانجە ڕەزە بدایە دەبی لە مانجە ڕەمەزان تو هەر دەولەمەندی فەقیر نەبووبیەوە ئەگەر نەدەبی لێ بستێنیەوە فەقیرەکەی کە پێشدا ئەوی شاتە مانجە ڕەمەزان هەر فەقیر ببینێتەوە وەڵام پێشەوەی کۆتایی ببینی بۆی بینەران نەلێن ئەوی دیکە چارچینمان باس هەر بەس ناویان دەینم دەنوەڵ عامیلینە عەلەیە دوایە چی دیکەمانەیە وەل مؤلفەتی قولوبهم مەسەل ئەوەی کە هاتە ناو ئیسلام تازەهاتیە پارەی بدە یارمەتی بدە ئەوانە ئینسانی غەریبن ئەوە زەکات بەوانەش دەچێ ئینجا وەفر ڕقاب یعنی هەرچەندە کاتی خۆ لە بۆ عەبدیان دەکڕیەوە و ئازادیان دەکرد بەڵام حتى عندك للزاناني أو سردمة دلين أخوي يورني فرموا في الأرقاء يعني في العبيد حتى كابراك سزن كرا لزيقاك بالظلم بتعداء استداوي بارا دكري يعني مثل قطابيك لجرد الصلاة مثل كسانك استدايت الرزقار بي ببارا المهم مازال فروان تريان كردية إذا في سبيل الله مش بابتك أصلا خلافة لە نێوان زۆر فراوانکردن و لە نێوان زۆر تەسکردنەکە ئیلا مجاهید بی لە غەزا و لەگەڵ کافران ئەگەر نابی معاشیشی نەبی لە دیوان الجند لە فراوانکردنەکان ئەوەندە فراوانەکەی تەنان دێن زەکات بە مزگەوتیش دەسی بەڵام بەڕاستیە ڕەئی وەسەتەکە بە بۆچوونی من ڕەئی مام ناوەندەکەیە دەڵێن زەکات فی سەبیلی الله خۆی گەورە نەیفەرموو فی القیتال فی سەبیلی الله هەر شتێک لە پێناوی خوا هەر کەسانێک هەر مەجموعە کەسانێک مەسەڵەن تو بڵێن بۆنەوە دەکەسن دوعا دەلێن ئەمە بە بەسمانەوەی بچین لە ئەفریقیا خەڵک بکەین بە مسلمان ئەو فی سەبیلی لای تەمان ئاتادەسی پارەی تارێ لێرە لەوانەیە شوێن بگری ئەو فی سەبیلی لە سنتەرەکە فێرکردنی قورئانە یان مەسەلەکە زانستی شەرعیە خەرفێرە دین و ئەخلاق و ئیمان دەکا بەڕاستی فی سەبیلی لایە ئیبن سەبیلیشکەوە کۆتاییەکەیە ئەوەی مەسەل لە وڵاتی خۆی دوور دەکەوتەوە یان پارەی لێ دەزرێ پارەی لێ بزر دەبی ئەگە لە زەدەشتە خارز لێ ڕێگا نازان پارەی هەموو لێ دەبن نازانی سە نانیە بخوا لە تورکیەیە ینی ئەوە ئیبن سەبیلە ئەوە لەو حالەتانە دەتوانی بەقەت ئەوەندەی تا دەگەڕێتەوە شوێنی خۆی زەکاتی زۆر سوپاست دەکەم هیوادارم کە حەقم دابی ئەوەندەی کە بابەتەکە بە تەواوی گەیشت بێ بابەتەکە فراوانە زۆر سوپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر لوقمان جامیعی ئەندامی لیژنەی باڵای فتووا لە هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەم کە لەگەڵم بووی سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا دیدارێک دیکە بەخوای گەورەتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.